ئەو مەترسیە هەر هەیە و بەپێی ئەوەی کە هەندێک کورد هەیە لایە پشتیوانی تورکیاکەن لەو شەڕەیە کە لە قەندیل لە ڕوادات ئەوە حتمان ئەوەی هەکاریمان بەبیردێنێتەوە بەداخەوە. من خۆم بۆ چوونم بۆ سیاسە ئەوەیە کە گرنگترین مەسلەی سیاسی چۆن ململانی لەسەر دەسەڵات ڕێکەخەین بە شێوەیەکی ئاشتیانە. ئێمە ئەو هێشتا نەگەیشتوونەتە ئەو ڕادەیە کەوا بتوانین بەو شێوەیە بە شێوەیەکی ئاشتیانە ململانی لەسەر بۆیە دابڕان لە ناو هەموو پێگەکانی سیاسەتی ئێمەیە هەیە لە ناو حزبەکانە لە یەکدا ئەبڕێن لە دوو حزب لەگەڵ یەکە ناکۆچیان هەیە و هەروەها ناتوانن سیاسەتێکی با بڵێن مرۆڤ دۆست سیاسەتێکی شارستانیەتیانە بەرپا بکەن و بتوانن چارەسەری کێشەکانی ناوخۆ بکەن. هەڵبەتە ململانی لەسەر دەسەڵات گەورەترین زەبری وەشاندووە گورزی وەشاندووە لە کورد بە درێژایی مێژووەکەی. ئێمە زۆربەی کاتەکان ئەوەی کە کورد لە یەکتری کوشتووە زیاتر بووە لەوەی کە دوژمنەکانیە با بڵێن هاوسەیەکانی ئەوانەی کەەوە ناکۆچیمان هەیە لە نەتەوەکانی تر کە ئەو گورزەیان وەشان دەبێت. ئێستاش پێویستیمان بەو بیرکردنەوەیە هەیە بۆ بیرکردنەوە کەوا لەبەر ئەوەی سەرکردەکانی ئێمە بە شێوەیەکی دیموکراسیانە کار ناکەن بۆیە هەوڵەدەن دکتاتۆریەت دروست بکەن کە دکتاتۆریەتش دروست دەکەن ئیتر پێکدادان ڕۆئەدات نەک تەنها لە ناو با بڵێن کورد و نەتەوەیەکی تر بەڵکو نەناو کورد و کوردشە تەنانەت لە ناو پارتیەکانە کە لە یەک جیابنەوە هەندێک جارێک و هەندێک جارێکش بە ناتوانن پەکیان ئەکەوێت لەبەر ئەوەی ناتوانن خۆیان سەرکەون بەسەر ململانیەکانی ناو دەسەڵات. بەڵێ ئەبێت ئێمە دژی ئەو جەنگەی تورکیا دژ بە قەندیل دژ بە پەکەکە بەرپای کردووە دژ بەوە ڕابوەستین ئەبێت چونکە ئەمە مەترسیەکی زۆر گەورەی ئەبێت لەسەر هەموو کوردستان. ئەگەر ئێمە تورکیا بە تەمایە قەندیل پڕ بکات لە ئیسلامیەکان ئەو ئیسلامیانە لە ئاخیرە دێن کوردستانی باشوورش هەموو داگیرەکەن. ئێمە ئەبێت ئاگامان لەو شتە هەبێت ئەبێت ئێستاکە ڕوبەڕووی هێرشی تورکیا ڕابوەستین و بەو شێوەیەش ئەتوانین دۆستایەتی لە نێوان هێزە کوردیەکانە دروست بکەین.